ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلوق، بە دەوری نەعشیا سبحەی دەبینی وەلوەلەی مەخلوق. بە پەلپەلکردنی سوبحەی ئەگەر ببوایە باوەڕیان، دەبوو قەت بەم حەدە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق. دەخاتە فکری ئەهلی معریفەت شێوەی جەجاڵ ئەلحەق، دەبینی بەعزە ئەشخاصێ بەدوویە کەرگەلەی مەخلوق. وها پڕفیتنە بوو عالەم کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلوق. لە پەردەی جیلوەیەکتا ڕوو نمایە شۆری سەد مەحشەر، نیقابێ لادە لەو چێهرە ببینە زەلزەلەی مەخلوق. بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو، بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو، هەموو دەشتن بە خنکان و لە وشکیشە مەلەی مەخلوق. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.